خەڵک چیتر نابێت چەکی جەنجی هەبێ ڕەنگە زۆر خەڵک بێوێ تەقدیمی وەرگرتنی مۆڵەتی چەک بکە بەڵام مەرجنی هەمووی پێی بدرێن. لە پێناو ڕێگریکردن لە زیادبوونی ڕێژەی تاوان و بوونی چەکی بێمۆڵەت بەدەسەڵاتیانەوە حکوومەتی یاریمی کوردستان پرۆژە یاسای چەکی ناردە پەرلەمان و لە پەرلەمانەوە بەدەنجی زۆرینە یاسای چەک پەسەند کرا. لەسەر بنەمای ئەو یاسایە وەزارەتی ناوخۆی حکوومەتی یاریمی کوردستان ڕێنمایی تایبەتی بە تۆمارکردن و داماڵینی چەک دەرکرد. لە مەودواش بە مەرج ڕێگە بە مۆڵەتی هەڵگرتنی چەک دەدرێت. ڕەنگە زۆر خەڵک بێوێ تەقدیمی وەرگرتنی مۆڵەتی چەک بکە بەڵام مەرجنی هەمووی پێی بدرێن. دەبێ بەڕوونی ڕوونکردنەوە بدرێ کە هۆکاری ئەوەی کە داوای مۆڵەتی چەک دەکات چییە وە کەسەکە لە ڕووی ئاساییشەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی تەندروستی و دەرونیەوە چێک دەکرێت ئەمانە هەمیان پێویستیان بە راپۆرتی تایبەت هەیە. وەزارەتی ناوخۆ چەند لیژنەیەک بۆ کۆکردنەوەی بنکەکانی کۆکردنەوەی چەکی جەنجی و تۆمارکردنی چەکی ئاگرین پێک دەهێنێت. هاوڵاتیانیش دەبێت تاوەکو تەموزی ساڵی 2023 چەکەکانیان ڕادەستیان تۆمار بکەن. خەڵک چیتر نابێت چەکی جەنجی هەبێ ئەوەی هەیەی دەبێ ڕادستی ئەو لیژنانەی بکە کە لە ئایندێکی زۆر نزیک دروست دەکرێن. لیژنەکان پێکاتەکانیان تەواو بۆ لیژنێکی باڵا هەیە سەرپەرشتی ئەو بابەتەکە بە سەرۆکاتی جەنابی وەزیری ناوخۆ پێویست وایە ئەو خەڵکەی کە جارێ چەکی جەنجی هەیە بەپەلە چەکەکە بداتە ئەو لیژنانەی کە هەن یان کاتێک شوێنی فرۆشتن و مامەڵەکردن بە چەک بەڕسمی دەکرێتەوە لەوێ بیفرۆشێت. ئەم هەنگاوانەی کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان بۆ ڕێکخستنەوە و تۆمارکردنی زانیاریە لەسەر ئەو چەکانەی لە دەستی هاوڵاتیان دەهەن و ئامانجیش لێیان کەمکردنەوەی ڕێژەی تاوانە لە پێناو پاراستنی زیاتری یاساییش و ئارامی هەرێمی کوردستان. فەرمانگەی میدیا و زانیاری